بەڕێز دکتۆر ئالان جەنابی وەزیری پەروەردە لە ڕۆژی هەڵکردنی ئاڵا لەم ڕۆژە پیرۆزە پەیامی بەڕێزت وەک وەزیری پەروەردە بۆ قوتابیان و مامۆستایان و بە تایبەتی بەخچەی منداڵانی شۆخان. زۆر سپاس. ئەمڕۆ لە هەولێر لە قوتابخانەی دیاری بنەڕەتی و هەروەها لە باخچەی منداڵانی شۆخانیش مەراسیمی ڕۆژی ئاڵا بەرزڕاگیرا و بە جۆرێ و فەرمانە وەزاری کە پێشتر ئێمە بەناوەندەکانی خوێندنمان وتبوو کە کاتی تاقیکردنەوەکان کاتژمێرێک دوا بخەن و مەراسیمی ڕێزگرتن لە ئاڵا ئەنجام درێن ناوەندەکانی خوێندنی سە بە وەزارەتی پەروەردە ئەمڕۆ ئەو مەراسیمی ڕێزگرتنە لە ئاڵای کوردستان و ڕۆژی ئاڵای کوردستانیش بەرزڕاگیراوە. هیوادارم لە سایە و سێبەری ئاڵای کوردستاندا پێکەوە ژیان زیاتر قوڵ بێتەوە، ئاشتی و ئارامی و ئاوادانی زیاتر باڵبکێشە بەسەر کوردستانە و ناوەندەکانی خوێندن ئەو جێگەیە دەبن کە هەمیشە بیری نیشتیمانی و نەتەوەی بیری پێکەوە ژیانی پێکهاتەکانی گەلی کوردستان دەبێت یا برەی پێ بدرێ و گەشەی پێ بدرێ و ئەم بابەتانە هەمیشە بە زوندی و بەرزی ڕابگیرن. سپاسان دەکەم، سپاسی ئامادەبوونتان دەکەم لێرەوە، سپاسی بەڕێز جەنابی وەزیر دەکەین کە باخچەکەمانی هەڵبژارد هات بۆ ئەو ڕێو ڕسمەی بەرزکردنەوەی ئاڵا. ئەمە لەم ڕۆژەوە چەند چاڵاکێکمان ئامادە کردبوو بە سەرپەرشتی بەڕێز دکتۆر ئالان و بەڕێوەبەری پەروەردەی ناوەند و کاک موفەق و بەرپرسی ناوچە. سپاسیان دەکەم، سپاسی ئامادەبوونی هەمووانیش دەکەم. واکردنەوەی پێشانگایەکمان ئامادە کرد بوو، هەمووی کاری دەستی بوو لەلایەن مامۆستایانی باخچەکەمان، دەستخۆشیان لێ دەکەم. کار و چاڵاکیەکانشمان زۆر یعنی بەڕێک و پێچی بەڕێوەچوو. سپاسی هەموو مامۆستا و ستافی باخچەکەم دەکەم. هیوادارم سەرکەوتوو بن و هیوادارم پرۆژەی باشترشمان بەڕێوە بیتن ئینشاءڵڵا پێشکەشی دەکەین و سپاستان دەکەم.